سڵاوتان لێ بێ مناڵە عەزیزەکان، چۆنن باشن؟ هیوادارم هەمیشە باش بن. ئەمڕۆ لە یەکێک لە قوتابخانەکانی شاری سلێمانی ئادی پێم بڵێن زانمەزانە شتە چییە؟ ئەوە ئاگرکوژێنەوەیە. ئەمڕۆمانەوێ گفتوگۆ بکەین لەگەڵ مناڵە عەزیزەکان بۆ ئەوەی بزانین چۆن مامەڵە لەگەڵ ئاگرکەوتنەوەیەکەن یاخود چۆن مامەڵە لەگەڵ ئەو زۆپا و ئامێری گەرم کەرەوانەیەکەن کە لە ماڵەوەن. لەگەڵمان بێن فەرموون. چۆنی؟ باشم. باشی؟ باشم. ناو چییە؟ کاندڵ. چی؟ کاندڵ. کاندڵ سەیری کوێکی سەیری من کە؟ کاندڵ. لە پۆلی چەنی؟ چوار. لە پۆلی چوار ئافرین کاندڵ. کاندڵ باشە لە وەرزی زستانە لە ژوورەکەتانە زۆپاداگیر سێن بۆتان؟ قابیلە. ئەی باشە ئەبێ شەڕەشەکەی لە پاڵا بکەی؟ نە. بۆچی؟ ئێسووتی. ئافرین ئەسووتەی باشە ئەبێ ئێمە چی بکەین چۆن خۆمان گەرم بکەینەوە؟ بەپشی لەبەری. ئافرین ئەبێ بە نۆرە خۆمان گەرم بکەینەوە یان لە دوورەوە بۆسین بۆ ئەوەی نەسووتین و زیانمان پێنەگا وایە؟ یەک چەپڵی خامی بۆ لێمان هەر بشی دەست خوێنەری شازادە چۆنی؟ باشم. باشی؟ ناو چییە؟ لیا. لیا شتە جوانە چییە بەسەرتەوە بۆ کردویانە بەسەرتەوە؟ خوێنەوەم باش. خوێنەوە باشە؟ بەڵێ. ئەدی بۆ شتێکم بۆ بخوێنەرەوە شتێکم بۆ بخوێنەرەوە. ئەوە چی نووسراوە هەر لە پشتەوە؟ بنەماکانی پۆلی قوتابخانە. بنەماکانی پۆل و قوتابخانە ئەی ئافرین باشە و تو چۆن خوێنەواری و ئۆنە باش بووە؟ کە پۆلی چار. پۆلی چواری ئەی لە ماڵەوە بخۆ بابەت و چیرۆک شتە خوێنیتەوە؟ بەڵێ. ئەی ئافرین هەر بژی لیا باشە پێم بڵێ تۆ ژمارەی ئاگرکوژێنەوە زای چەنە؟ بەڵێ. چەنە؟ 150. 150 ئافرین ئەگەر ئاگرێ کەوتەوە تۆ چیەکەی؟ تەلەفۆن بۆ ژمارە 150 ئەی ئافرین هەر بژی بەڕاستی تۆ مناڵێکی زۆر ژیر و گۆڕایاڵی ئەزانی؟ زۆر باشە یەک چەپڵی قایم بۆ لیایە چۆنی؟ باشم. ئەحواڵێ؟ ناو چییە؟ شنیا. شنیا؟ ئافرین شنیاگیان شنیا؟ بەڵێ. پۆلەکەتان خۆشە وایە؟ وای زۆر خۆشە. ئەو چۆنەوە پاک و خاوێن ڕاتان گرتووە؟ لەبەری خشەی پاکردنەوەمان هەیە ئەنجا ئەو خەکانی کە بکی سێشەمەیان بڕۆ ئەوانەی سێشەمەن پۆ باکنەوە. یعنی خۆتان پاکەکەنەوە؟ هەر زۆر باشە من زۆرم پێخۆشە مناڵان ئەوە خۆیان گرنگی بەن بە پاک و خاوێنی قوتابخانەکەیان ئافرین. باشە پێم بڵێ ئەگەر ئاگرێ کەوتەوە تۆ چیەکەی؟ تەلفۆن بۆ ژمارە 150کەم. ئافرین ئەی خۆ بڵێ بیکوژێنیتەوە؟ ناتوانم. نابێ ئەزانی بۆ لەبەرەوەی تەمەری تۆ بچکۆلەیە ڕەنگە پسووتێ ڕەنگە تووشی زیانی بۆ بڵێەوە وایە؟ ئەی ئافرین ئێزای گۆرانێکم بۆ بڵێ شتێکم پێشکەشکە دەی. نازانی؟ دەباشە یەک چەپڵی قایمی بۆ لێمان چۆنی؟ باشم. دەنگ و باسە چۆنە؟ باشە. ئەوە لەکوێی بۆ دیار نەبووی؟ لە دەرەوە وەرزشتانە بۆ ئەمڕۆ؟ بەڵێ. ماندوو بووی؟ بەڵێ. ناو چییە؟ تێنین. پێلین ئەی لەو ناوە خۆشە پێلین چۆنی؟ باشم. ئەحواڵە چۆنە؟ ئەوە باش. پێلین ئەوە چییە ئەو وێنانە لە دەفتەرەکەتە؟ ئەوە وێنەی دەفتەرەکەمە. ئەوە چی پێڵێ ناو چۆلەکە تووڕێیە؟ ئەو پێی ئەمن ئەنگری؟ ئەنگری. بێرد. فلم کارتۆنەکەی بینیوە؟ بەڵێ. زۆر خۆشە ئەزانی؟ تۆ دانیشی بە دیار فلم کارتۆن وشتەوە؟ سەیری فلم کارتۆنەکانی کورساتەکەی؟ فلم کارتۆنی زۆر خۆش و سوود بەخشمانەیە بەرنامەی خۆشمانەیە تەواری هاوڕێم بەرنامەیەکیە گەشت و زانیاری ئەچێ بۆ ئەو شوێنانەی کە مناڵان تا ئێستا نەچوون و نەیانبینیوە باشە؟ ئەدی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ
قوتابی ژێر ئێمە قوتابی ژێرین خاوەن و هۆشتی بێرین شاگردی ڕێی ڕووناکین. ڕووناکین وێنەی بەرز و دڵپاکین خەموو کتێب و دەفتەر هەر سەی دەخەینە سەر سەر یە تر دەبێ بخوێنین نەزانی لە من بێنی بێنین ئافرین یەک چەپ لێ قایمی چۆنی باشم ئەحواڵە چۆنە باشەوە باشی بەڵێ ناو چییە کیان کیان کاکی کیان دەنگ و باسە چۆنە وەڵا باش باشی بەڵێ کیان پرسیارێکی لێ بکەم بەڵێ باشە تۆ زۆپاکە داگیرسێنی یان نەبێ چێ داگیرسێنێ دایکم بێ داگیرسێنە ئەبێ لە ماڵەوە کەسانی لە خۆ گەورەتر داگیرسێن وایە بەڵێ ئەی باشە ئەبێ لە پۆلەکەتانە خۆ دەستکاریکی تو داگیرسێنی ناوە بۆچی لەبەرەوەی من دچکەم ئافرین لەبەرەوەی تەمەنی ئێمە بچکۆلێ ڕێگەم پێدراونی دەستکاری ئاگرکەی نابێ مامەڵە لەگەڵ ئاگراکەی بۆچی لەبەر ئەوەی ڕەنگە ئاگرکەوێتەوە وایە بەڵێ ئەی ئاگرکەوتەوە بێ چی بکەیت ئەوێ تەلەفۆن بۆ 150 بکەین 150 کوێیە ئاگر کوژێنەوە وایە بەڵێ ئەی ئافرین ئادی وەرانێکم بۆ بڵێ قوتابی ژیر ئێمە قوتابی ژیرین خاوەن هۆشی بێرین شاگردی ڕووناکین وێنە بەرزی دڵپاکین خامۆ کتێب و دەفتەر هەر سەی دەخەینە سەر پێی فێدەمی زانستی ڕۆژتوجانی ڕاستی خامۆ کتێب و دەفتەر هەر سەی دەخەینە سەرسەر ئەی ئافرین چەپڵێکی خەمی بۆ لێ ئەی تۆ چۆنی ئەم بینیوە ئەوە تۆ ناو چییە هەنوو وادی پێم بڵێ تۆم لەکوێ بینیوە لە کورسە ئەمە یەکێکە لەو هاوڕێیانەی کاتوو بۆ کورسات بۆ لامان بەرناومان لەگەڵا کردووە وایە چۆنی منە ناسیتەوە بەڵێ من ناوم چییە زیتەڵە ئەی ئافەری کوڕێ هاوڕێ ئەگەولێ هاوڕێکەم خەریکە منیش ناناسێتەوە ئافەری تۆ باش منە ناسیەوە وایە ئافەری پۆلەکەتان زۆر خۆشە وایە باشە تۆ هەوڵی پاک و خاوێن ڕاگرتنی چیەکەی چوارشەمە دەبێت یعنی ژینگەکە بپارێزینی مەکتەب ڕای بگرین ئافەرین ئەی باشە پێم بڵێ ئەگەر ئاگرێک کەوتەوە تۆ هەوڵەی بیکوژێنیتەوە نەخێر دەبێت دەسووتین باشە پێش ئەوەی کە هەوڵ بی پەیوەندی باگر کوژێنەوە بکەیە بێ چی بکەیت دەبێت تێلەفۆنکەی بۆ 150 پێش ئەوە بێ کەسانی لە خۆمان گەورەتر ئاگادارکەینەوە وایە ئەی ئافرین ئەی گۆرانی ێزانی ئەدی گۆرانێکم بۆ بڵێ دەی گۆرانی دەنگە گەنم ئەی خودای گەردۆنە بەرزە دەغڵەکەم پارێزە دەسن و کولە و تەزای خودای گەردۆنە بەرزە هی تۆیە من نەکی دوژمن دەنگە گەنمم دەخڵم وەک ئاڵتون زەرداوە سێردا ساندا خۆت ئاسایی تەکاندا مەڵۆم بۆ لە خەرماندا خەرمانی سوورۆ کۆکاینەوە دەنگە گەنم گۆران ئافرین یەکچەم لە کامی بڵێمە زۆر سپاس هاوڕێکەم سپاس بۆ تۆ دەست خۆش چۆنی باشی دەنگ و باسێ چۆنە ئەڵا باشم سەیری قژی چەند جواندایە ناوە ئەی ئافەری نەکەی جەڵ و کرێم و شتانی دێبی باشە خەزمیە لێی بم ئافەرین باوکو قژی من جوانە قژی من جوانە وڵی 100 ساڵی قژە سپیس بووە سپی بووە قژم خۆی وایە تۆشەوە ئەگەر گەورە بی قژە سپیە بێ دوایە بی بە مامە پیرە سمێڵە سپیە بێ گۆ مووی لێ لوتە مووی لێ وایە ناو چییە؟ ئایریاس ئاریاس ئێمەش هاوڕێکمانە بواتە ناو بەرنامەکەەوە ئەویش ناوی ئاریاس ئاریاس لە پۆلی چەندی؟ 4 لە پۆلی 4 ئافرین زۆر باشە ئاریاس کاتێک کە زۆپا لە ژوورەکەتان نبوو ئێوە شەڕەشە کوشتەکەن وڵی من نەخۆشکمێنەوە برام هەیەتر بەتەنێ بۆ خۆم دانیشم بەتەنیا بۆ خۆتی ئەی لە پۆلەکە شەڕەشە کوشتەکەن ئەڵی ناوڵە شەڕشەک ناکەن ئەوە ناقڵن نێوە ئافرین زۆرم پێخۆشە مناڵان ئەوە هەمیشە ئاقڵن نابێت لە ژوورەکەیە شەڕشەکەن باشە ئافرین یەکچەم ڕێکایی بۆ لەبەر چۆنی هاوڕێکە باشی ئافرین گۆرانی ێزانی گۆرانێکم بۆ بڵێ ئەی من خۆشەوێ منیش تۆم زۆر خۆشەوێ ئافرین یەکچەم ڕێکایی بۆ هاوڕێکە سپاس چۆنی ئەحواڵە چۆنە ناو چییە لاوی ئەی هەر ئەوە بە لاوی و جوانی بمێنیتەوە لاوی ئەمڕۆوانی چیتانەیە کوردی
حەز لەوانەی کوردیە بەڵێ. ئەی چۆن نەبێ حەزمان لێبێت لەبەرەوەی زمانی خۆمانە وایە بەڵێ. ئافەری لاوی جان لاوی بەڵێ. باشە تۆ یاری باگر و شتەکەی نەخێر بۆچی چونکە لەوانەیە گەڕ بگرین ئافەرین لەوانەیە گەر بگرین ئاگر چەند خۆشە گەرمانەکاتەوە بەڵام زیانیشی زۆرە وایە بەڵێ. نابێ خۆمانی لێ خافەکەی باشە ئەبێ ئێمە شەوان زۆپا لە ژوورەکەمانە ئیشکاو بۆ خۆمان بخەوین نەخێر بۆچی لەوانەیە زۆپاکە گەڕ بگرین ئافەریە ئەگەر خوا نەخواسە ئاگرێ کەوتەوە ئێمە پێویستە خێرا چی بکەین تەلەفۆن بۆ 150 بکەین 150 ژمارەی کوێیە ئاگر کوژەنەوە ئاگر کوژێنەوە ئەی ئافەرین هەر بشی لاوی جان لاوی بەڵێ. گۆرانی ێزانی بەڵێ ئەدی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ دەی گۆرانی دەنکە گەلم ئەی خۆی گردوونە بەرزە دەخڵەکەم بە پارێزا لە سنوون کولە و دەرزای خۆی گردوونە بەرزە هی تۆ هی من نەکی دوژمن دەنگەکەمە دەغڵەکەم وەک ئاڵتون زەردە وەرزێت لە هەساندا مەڵۆم بۆ خۆت ئاسایتەکاندا مەڵۆم بۆ خەرمانی سر وەک کۆگای نور دەنکە گۆران ئافەرین یەکچەم ڕێکانی بۆ لەبەر هەر بشی لاوی جان چۆنی باشم ئەحواڵە چۆنە باش ناو چییە تالیا تانیا تالیا دالیا چۆنی باشم ئەو گوارە جوانە چیە لە گوێتە قدێنە کردێلە ئەی ئافەرین بەس ونینەکی باشە ئەگەر کاتێک ویست یاری بکەیتەوەوانە ئەبێ لیکیتەوە وایە ئافەرین تالیا باشە ئەوە چییە لە کتێبەکەتە ئەوێنەیە وێنێ چۆلەکە چۆلەکە پرسیارێکە لێ بکەم چۆلەکە چەند ڕەنگیە زۆر ئەدی پێم بڵێ زەرد چۆلەکە سپی هەیە بەڵ چۆلەکەی سپی و بینیوە هەیە بەس زۆر کەمە من بینیومە ئەوەنە جوانە بچکۆلە ئەی باشە چۆلەکەی باوکانە و دایکانە چۆن جیاکێتەوە لێکتری چۆلەکەی باوکانە ڕیشی هەیە دایکانە نیەتی بەس مێڵیان نییە وایە ئافەرین هەر بژی گۆرانی زانی ئەدی گۆرانێکم بۆ بڵێ وانەیەک بۆ مناڵەکان ئەی برسێژین تاڵەکان لەسەر سینگە نەوتاویەکەی بابە گورگە نزیک تاافگەکەی سەر و ژووری زیێڕێنی گولکۆیەکی بچکۆڵم دی لی نووسرا بوو ئا لێرەدا مناڵێکی چاوکەشی کورد لە برسان مرد ئافەرین ئەو هۆنراوە خۆشە لە کۆ فێر بووی لە دەرسی کوردیان لە دەرسی کوردی ئافەرین یەکچەم ڕێکانی بۆ لێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە وەڵا باش ناو چییە کەزێ کەزێ ئەیە کەزێ ڕژیشاوە بەدوانی بەستووە وایە بەڵێ خۆتەزانی بیبەستی بەڵێ ئێزانی قشت بکەی بە پرچ ناوەڵە نازانی ناوە. ئەی بۆ من نەزانم ڕۆژێک یەم بۆ لاو فێرتەکەم باشە باش. ئاو هاوڕێی دواتەوە قژی کردەوە بە پرچ چۆنی باشم باشی حەزەکەی بێ بۆ لای تۆش بەڵێ دەباشێ سەیە بۆ لاو کەزی بەڵێ. ناو چییە کەزێ کەزێ بەڵێ ناو چی بوو کەزێ ئاوتم زانای خۆی بیرەچێتەوەی من ناو چییە زیتەڵە ئافەرین تۆ حەزەکەی وەکو من زیتەڵەبی بەڵێ ئافەرین کەزێ بەڵێ. لەوانەکان تا چۆنی باش باشی بەڵێ. ئافەرین ئەبێ هەوڵ بێ بێت تێبکۆشی ئەبێ بەردەوام وانەکانە بخوێنی بۆ ئەوی دەرچیت و بچیتە قۆناغێکی تر باشە باش ئافەرین کەسە گۆرانی زانی بەڵێ. ئەدی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ وەرزش گزنگەیەکی گەشە شەنگی دەست و قاش و لە شانەخۆشی و بەهێزی و سستی تیپی وەرزش لە بێبەشاگەن جان قوتابیانی زر وەرزش جوانەیەکە گرنگ وەرگی وێزاری دادڕن هەڵمەت بەرن وەک پڵندا یاری و ڕاهێنانی جوان لە کاتی ئێوارە و بەیان بیکەن بەخوو تاک و ماون هەرنە دۆڕانن لە ژیان ئافەرین کەزەی پاک و خاوێن هەمیشاو پاک و خاوێن و جوانە باشە باش. ئافەرین لەبەرەوەی نزیکە بینەوە لە وەرزی بەهارە بیتر زوو خۆمان بشۆین گەرمەکە بۆی بۆنی ناخۆشمان لێ نەیە باشە باش. یەک چەپ ڕێکخای بۆ کەسی چۆنی باشم ئەحواڵە چۆنە وەڵا باشم باشی وەڵا. ناو چییە دینە دینە ئەو فلم کارتۆنە بینیوە تۆ بەڵێ. ئەوە ناوی چییە منیش فلم کارتۆنەکەم بینیوە بەڵام بەزایی ناوم بیرەچێتەوە دینە بەڵێ. ئەو فلم کارتۆنە خۆشە بەڵێ. ئەوە مناڵێکە لە مناڵیەوە حەزی لە مەلەوانیە وایە بەڵێ. دوای لەگەڵ کوڕیا بن بە هاوڕێ و ئەچن گوندەکەی خۆیان ڕزگارەکە وایە بەڵێ. تۆ سەیری فلم کارتۆنەکانی کورساتەکەی بەڵێ. فلم کارتۆنی زۆر خۆشمانەیە من خۆشم دانیشم بە دیارەوە ڕۆژانی هەینی بەڵێ. باشە پێم بڵێ
تۆ ئاگروشتی واکەیتەوە؟ نەخێر چیرکە و داروشتە سوێنی؟ نەخێر ئاخر بڵێەوە کەی ئیشی مناڵات لە خۆی ئۆشقاتێ بگرێ بەدەستی و بچێ وەڵاو چیرکە و داروشتا ناسوێنمەویان ناشرینە وایە؟ بەڵێ باش ئەگەر بکەوێتەوە ئەبێ پەیوەندی بەچێ و بکەین 150 بۆچی 150 بێ 150 بێ نەخێر بۆچی؟ لە براکرێکمان بۆ بکوژێنێتەوە ئافرین لەبەرەوەی ژمارەی ئاگر کوژێنەوەیە وایە؟ بەڵێ هەر بژی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ دەی قوتابی ژیر ئادی ئێمە قوتابی ژیرین خاوەنی هۆش و بیرین شاگردی ڕێ ڕووناکی نوێنەی بەرد و دڵپاکی خامۆ کتێب و دەفتەر هەرسێ دەخینە سەرسەر پێی فێر دەبی زانستی ڕۆژتی جوان ڕاستی مامۆستا ڕابەرمانە فەرمانی لەسەر سەرمە ئیتر دەبێ بخوێن نەزانین لە بندر محەممەد ئەی ئافرین یەکچە بڵی قایم بۆ بێبات چۆنی؟ باش ئەحواڵە لاوەش باشی؟ ئەیکە خەپە و جوانە ناوە چییە؟ ئەم زرنگە کاکە زرنگ ناڵێکی زرنگە ئافرین زرنگ بەڵێ سەرماتەیان گەرماتە بەڵا گەرمان گەرماتە؟ بەڵێ وایە باشە ئەگەر سەرمامان بوو زۆپایەک لە ژوورەکەمان نایشکە ئەبێ ئەمە نەخۆمانی لێ نزیکەینەوە تا پۆشاکانمان گەڕەگرێ نا ئەبێت چی بکەین؟ ئەبێت تۆزێ لێوی دووربین ئەبێت تۆزێ لێوەی دووربین بۆی نەسووتین وایە؟ وایە ئافرین زرنگ بەڵێ گۆرانیە زانی تۆ؟ بەڵێ ئەدی گۆرانێکم بۆ بڵێ کۆمپیوتەرتان شەلام بەرامەردان شەلام ڕوانشکان چەند جاناقی گەۆ بڕ ئەک دارسای چڕوانەری کەسی ئەمەڵ ناکەنەکارم وەر بەکارم بێرە زانە دەبرێت بەزان ئەحمەد ئافرین تۆ کۆمپیوتەرە هەیە؟ ئافرین کە گەورە بوو یەبێ کۆمپیوتەر کڕی شتی بەسوود بەکاری بێنی نابێ یاری شتی پێ بکەین باشە؟ یەکچە بڵێ قای بوو کاکە زرینی خۆمە چۆنی؟ باشم ئەحواڵە چۆنە؟ بەڵا باش باشی؟ بەرەڵە ناوت چییە؟ ئەحمەد ئەحمەد نەخۆشەوێ؟ بەڵێ من نەخۆشترەوێ یازرن؟ تۆ من ئازرە گەڵەتی منیش هەمووتان نەخۆشەوێ ئێوە مناڵی زۆر عاقڵن ئێوە هەمووتان هاوڕێ منن ئەی بێ خۆش بوار بە قوتابخانەکەتان بەڵێ بەڕاستە؟ بەڵێ حەزەکەی زوو بێم بەڵێ بەمەرجێکیە نابێ یاری بە مۆبایل و تابلێت و ڕۆژتان نەبکەی باشە؟ باش ئەبێ لە بریەوە چی بکەی؟ ئەبێ سعیکەی ئەبێ سەحی بکەی ئەبێ چیرۆک بخوێنیتەوە ئەبێ پەرتوو بخوێنیتەوە ئەبێ سەیری شەشە جوانەکەی کورساتکەی سەیری ماوەی مناڵاکی باشە؟ باش ئافرین ئەحمەد بەڵێ ئەدی گۆرانیە پێشکەشکە بەسی تەڵێ ئەوڕێ و لە ماڵی سمۆرە خانە تەقەی دەرگایە لە کێ بە من باپیرم ڕۆڵێکی هەم بۆ مێنایەکێکی جان دەبی گەرە بە قوربان ئەنگە دیارەیەکە بە ڕۆڕێی تۆکاکە ناکەینەوە تا ئافرین زۆر سپاس بۆ تۆ دەوقەکەمان زۆر سپاس ئەحمەد جان خوا حەفیز وان لەگەڵ چۆنی؟ باشم ئەحواڵە چۆنە؟ باشمەتە زۆر سپاس من باشم ناوت چییە؟ ئاڵی ئالی؟ ئێمە هاوڕێمان زۆرە ناوی ئالیە ناوی ئاریاسە ناوی ئەحمەدە ناوی نەبەزە ناوی ئالیە ئالی لە پۆلی چەنی؟ لە پۆلی چوار پۆلی چوار خۆشتریان پۆلی شەش هەموو پۆلەکان خۆشن بڵێ بۆ لەبەرەوەی تۆ هەر پۆلە و قۆناخێکی نوێیە بڕی وایە؟ ئالی ئەدی گۆرانێکم بۆ بڵێ ئێمە قوتابی ژیرین خاوەنی هۆش و بیرین شاگردی ڕێن و ڕاکی نوێنەی بەرز و پاکین خامە کتێب و دەفتەر هەرسی دەخینە سەر پێفێر دەبین زانستی ڕەوشی جان ناڕزیی مامۆستای ڕابەرمان فەرمانی دەستە سەمایترە بێ بخوێن نەزانین لە ببینین ئافرین یەکچە بڵێ قایمی بۆ لێبەن هەر بژی ئالی جان دەست بۆ سپاس چۆنی هاوڕێکە؟ باشم سپاس باشی؟ باشم ناوت چییە؟ دێنێ دێنێ ئەو شتە جوانە چێ کردوتە بە قشتەوە؟ تاگە ئێ بۆچی کردوتە بە قشتەوە سوودی چییە؟ بۆی قژم لەسەر چاوم لەبە ئافرین بۆی قژە جوانەکەی لەسەر چاوی لە باوان نێتە خوارەوە بێزاریکان لە کاتی وانەوتنەوەیە وایە؟ باشە پێم بڵێ تۆ ئەچیتە پێشەوە لە کاتی سەرمایە لە زۆپاکە؟ نەخێت چونکە زیانم پێگەن ئافرین تێ نەچی لەوانەیە قژیشە سووتێ و کاتە وایە؟ ئەی باشە ئەگەر ئاگرێ بکەوێتەوە تۆ پەیوەندی بە کێواکەی؟ تەلفۆن بۆ 150کەم بۆی ئەگرەکە بێ بکوژێنێتەوە ئافرین نابێ خۆمان هەوڵ بین ئاگرەکە بکوژێنینەوە لەبەرەوەی مناڵین و ئێمە لەو شتانە نازین وایە؟ ئافرین ئەسەی گۆرانێکم بۆ بڵێ؟ دەی کوردستان پیرەمەرد لەچوە قوتابخانەی کوردێ لە حوشەکەدا ڕاوەستا دەوریان لێدا مامۆستا هەن خاڵێکیان چیت گەرەکە هەن خاڵێکیان پیرەمێردی بەستەزمان کە لاواز ببوو وەک بۆشان وتی تخوا مامۆستاگیان فێرم ناکەی چۆن بنووسم کوردستان لەتیف هەڵمەت ئەگەڵ لەو هاوڕێمانە هۆراوی چەند خۆشەزانیە
ئافرین مناڵەکان ئێوە شۆکۆ هاوڕێمان هۆنراوی خۆش لە بەرکەن بۆ ئەوەی لە کاتی بەرنامەکانە ئەگەر هاتم بۆ لادان بۆ بڵێن باشە؟ ئافرین یەک چەمڵێکانی بۆ لێمان چۆنی؟ باشم. ئەحواڵە چۆنە؟ زۆر باشم. باشی وردی لە گیان ناو چییە؟ پەریا. پەریا تۆ لە پۆلی چواری بەڵێ. وایە؟ بەڵێ. هاوڕێی ئەحمەد و ئەوانیشی وایە؟ بەڵێ. من زیرەکەم زۆر. منە خۆشەوێ زۆر. چەندە؟ زۆر. زۆر چە منیش یەک دنیا زۆر باشە پێم بڵێ تۆ سەیری ماوەی مناڵانی کورساتەکەی؟ بەڵێ. کام بەرنامەیە زۆر خۆشە بە تایبەتی سێری زیتەڵاکەم. بەڕاستیتە؟ بەڵێ. ئەی حەزە کراتم بۆ قوتابخانەکەتان؟ بەڵێ. چاوەڕێوەکە ڕۆژێ بێم وێرە؟ بەڵێ. ئافرین باشە بخۆ لە جاتێەوەی یاری بە مۆبایلوانەکەی سەیری بەرنامەکانی ئێمە کە سوودی باشترە باشە؟ باش. ئافرین نادی گۆرانێکم بۆ بڵێ منداڵەکان ئەی پرسیێژین تاڵەکان لەسەر سینکەنە و تاوەکەی بابە گۆرگور نێزێک تافەکەی سەر و ژووریکە دڵکۆیەکی بچکۆلەم دیلی نووسرا بۆ ئالێرەدا منداڵێکی چاوگەشی کرد لە برسان مرد. ئافرین یەک چەمڵێکانی بۆ لێمان هەر بەش دەست بۆ شاورێکە سواس بەحەفیز بیرتەکەم چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ ساری؟ ساری چۆنی؟ باشی؟ ساری لە پۆلی چەندی؟ لە پۆلی چوار ئافرین ساری تۆ هیچ کاتێ ڕێنمایی هاوڕێکان ناکەی بۆ ئەوەی دەستکاری یاگرنەکەن؟ چیان پێڵی؟ نابێت لە ئاگر زۆر نزیک بۆچی؟ لەبەرەوەی مەترسیدار لەبەرەوەی ئاگر مەترسیدارە باشە؟ ڕێنمایی و کەسانەکە کە لە خۆ بچووکترێن بڵێ نابێت دەستکاری ئاگرکان ڕەنگە ئاگر تەشەنە بکا و ئەو شوێنانە دەوروبەرمان گەڕ بکرێ باشە؟ ئەدی گۆرانێکم بۆ بڵێ قوتابی ژیر خاوەن ئێمە قوتابی ژیرین خاوەن هۆش و بیرین شاگرد ڕێ ڕووناکەن وێنەی بەرز و دڵپاکەی خەمۆ کتێب و دەفتەر ئەرسێ دەخەینە سەرسەر مامۆستای ڕابەرمان ئەرسێ دەخەینە سەرسەر مامۆستای ڕابەرمان بیرەچەوە؟ منیش جەرجەر ئەوشتم بیرەچێتەوە لە بەرنامەیە ئەوکەی کێشەیە ئافرین دەست خۆشێت چڕە بۆ هاوڕێکەمان چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ سۆزی گوپەر چۆنی؟ باشی؟ منە خۆشەوێ؟ چەندێک؟ زۆر منە خۆشترەوەی ساری بەڕاستە؟ منی شەر دووتانم خۆشەوێ هەر هەمووتانم خۆشەوێ ئادی پێم بڵێ ژمارەی ئاگرکوژێنەوە چەندە؟ 150 باش ئاگرکوژێنەوە کە پەیوەندیان پێ بکەی یەن بۆ ئێرە چیەکەن؟ ئاگرەکە دەکوژێنەوە ئافرین ئاگرە کوژێنەوە ئادی گۆرانێکم بۆ لە ماڵی سۆرەخانە تەقەی دەرگایە تەق کێیە ئەوە من باپیرم پێمە دیاری زۆر شیری ناخۆشە تامی دەی بیکەن تخوا بیرەچەوە کێشە نییە ئەی ئافرین یەک چەمڵێک خایم بۆ ڕێمە دەست خۆش من ئەمڕۆ زۆر دڵخۆشم لە قوتابخانە ئازیزە لەگەڵ ئەم ژمارە هاوڕێ جوانەمە بەڕاستی مناڵانی زۆر پاک و خاوێن و زۆر ژیر و سەزان و جۆرەیان بوو بەو هیوایە کە هەمیشە مناڵانی کوردستان ئاوا لە پێشەنگ و لە لووتکەیان بن ئادی مناڵەکە پێم بڵێ ئەگەر ئاگر کەوتەوە پەیوەندی بە ژمارە چەندەوە کار؟ ئافرین یەک چەمڕێک خایم بۆ خۆتان من بەجێتان هێڵم هەتا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ خواحافیز